الو فرمو بەڵێ تەواو بەری هاتوونەکە چەندە؟ نا کاکە ئەوەندە نییە نا بە قوربان نا ئەویش زاتیاکە نا بۆ نۆعی نییە باشە بە قوربان سەرچاو فرمو باشكان سلامت بی هذا كسر كعمان الهنر هاتو معكم كان برنو هاتو بی تلفون کرد؟ فرمو زور سپاس خوشی من بله زۆر کەس تەلەفۆنی کرد گوتی ئەو ئاڵتونە ئێمنە بله بەڵام ئەگەر نەزانم سەد متمانم نەبی کەەوە فلان کەسیە ناتوان بدەمەوە ڕاستەکەی چکە ماڵی ئامانەتە و نابێت ئەزانم ئێستاش بەڕێزت هاتی دەی بزانم زێرەکە چیە هەتا بدەمەوە کاکە جان وەک پێم وتی ئاڵتونەکان ئیمنە دوو قایشە لەگەڵ گۆبەرەیەک و دوو گوارە کەواتی ئێتو نییەوە بۆی من نییە کاکە جان ها بەبیرم هاتەوە 6 تاک بازن لە پانەکانی تیا و باریکەکانیش 12 دانەیە باش ئەو جانتای ئافرەتان بوو نانا کاکی من جانتای پیاوانە و دەستکێکیشی پێوەیە ڕەنجکوو بوو قاوەیە باش بەس پێم بری ئەتو لەو پارچ ئەو هەموو زێردۆ پێ بوو وڵی برێنم چی پێ بڵان جارێکیان دزیمان لێکرێتتر لەو کاتۆ ترساین و هەر ئاڵتو لەگەڵ خۆمان نابێنە دەرەوە نایرین لە ماڵەوە دەینین باشە خوشتی من ئێستا قسەکانت هەموو تەواوە ئەوی گۆتت ڕاستە باشە شکری خوای بکە کە ئەو زێرەکە تێکەنیەکی الحەمدولله ئێستا لۆ دینم باشە باشە کاکە جان سوپاس ئەوش ئەمانەتەکە تەماشێکە نەکو نەقوستانی هەبیان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس زۆر مەمنونی تۆم مەمنی نایە مارێ خۆتۆ لۆت گەڕاوە زۆر سپاس دەکەم بەڵام شتێک کاکە گیان ئەمیست پێت بڵێم تو بۆ لێراژیت لێرە دەژم ژیانم هەیە وەزەم تۆزەک ناڕێکەوە باش نیە هاتمێرە ئێ باشە کاکە گیان ئەمە خانوویەکمانەیە وەرە لەوا بژی نانە تۆ چاکێکی زۆر گەورە و لەگەڵ منا کردووە ناخوشی منە ئەو ئیشەم کردی لە پێناوی خوای نەک لە پێناوی مادەی ئەم لێرە زۆر مرتاح هیچ مشکلم نیە بەڵام خۆشحاڵە بووم ئەگەر باتدای تو چاکێکی زۆر گەورە و لەگەڵ منا کردووە سپاست دەکەم لەم سەردەمایە کەس ئەو چاکەیە ناکات مەمنونم ئینشاءالله هەر تووشی چاکان دەبی ئینشاءالله ئێستاش ئەمانەتەکەم دایەوە مارە خۆت گەڕاوە خوات لەگەڵ زۆر سپاس دەکەم بەڵام ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ڕاتگۆڕێت توانین تەلەفۆنم بۆ بکەین زۆر سپاس دووبارە خوات لەگەڵ سەرچاو کاک بڕوا بکە بە 30,000 لەسە خۆمە بەس ئەمن بە 2000 ڕوبعی دەدەمێ بەڵکی ئەتوش ئیسیفادەشی باشی لێ بکەیت بڕوا بکە لۆ توش 2.5 بەسەری دەکاتەوە بەس زەرەرمان کردی لۆیە بەس باشتەکت پێ برێم 1 مانگی مایە ئەکسپایر بی نانە خەمی لێمە خۆ بڕوا بکە بەیەک هەفتەی 1 شتی نایۆ لە بازاڕی بڕۆ بەس ڕێکلامەکی باشی لۆ بکە قازانجێکی باشی دەبکەی دەبی هەتا دوعای خێرشم لۆ بکەی زۆر باشە ڕێککەوتین تاوە کاک حەباس ئەتوش هەتا ئێستاکە لەگە زاواکات هیچ پێ نەکرا پارەکە لێ وەرنەگرتەوە کوڕە کاکە چ نەما لەگەری نەکەم یەک فلسینیا
بەس ئەوەی مانەوەی نییە ئەم فکرم لەو بابەتی نەکردیتەوە لانەچی جەهەنەمیم دانایە چت دانایە ماشاءڵڵا کچە جوانەکەم برسی چەند جوانە چەند ناسکە کچێم خۆ برسیت نییە نابارە زۆکە ژیانە دەزانم بەخۆی کچم ئەمیش ڕازی نیمە لەوە ژیانەی ئینشاڵڵا کاتیە باشە خۆی ئاگار لێ وەزعم کووە بابا حەزم لێرە نیە حەزم لێ بم بێکم دا کچێ خۆم داکت ئەمای ناوێ بابا دەبگوڕنەوەکەم نیە حتا پارەکەی دەمە خاڵت لێ ناگەڕ بێتەوە ئستا وازە وشتانە بینە ئەوە حەد دەبیتن هەستە کچێک و بابل بەمە مەکتەبێ باشە لەڕێی دیاریش زۆر زۆر جوان تۆ دەکڕم باشە ئەوە دەستە خۆ بینە ئەگەر لە خۆبی تەوا بابڕێ دەست جوانەکەم سەردار تەلەفۆنم لۆ کاروانی برای زاوم کردە خەریکە ئێستا دێت ئێرە ئێستا دێت سلام علیکم فەرموو ئەوە هات ئەوە هات سەلام کاکە باز بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ عزیزی سپاس دەکەم کاروان جۆ لەمە ڕابرە با یەکسەر بچین ناو باڵەتەکەی فەرموو کاک سەردار بە خۆت دەزانی برای تو لە چ ڕۆژاچی دایە و لە چ کەلاوەچی دەچی ئەرێ وەڵا ئاگادارین هەمومان پێمان ناخۆشە بە قورئان سەی تەنگاوکەی ناستە و کەلاوەی وەڵا ڕاست ئەو زەدەوی بیر لەوەی بکەینەوە برا ڕزگاری بیر وەزایی ئێ کاکە دەبزانە دەحەلەت شت بینەوە وەڵڵایە من چەند فکری لێ دەکەم و هیچم بەمێشت دانایە هەموو شتێکم بەبێشی دادیە چی کاکە باز کاکە سەد دەستگای خێرخوازی هەیە لەو شارەی ئامادەن هاوکاری برات بکەن باشە کەس ناراسی کاکە باز خۆ باش ئەمن یەکەچیان دەناسم تەلەفۆنی لەگە دەکەم بە کامێرەوە بچنن مالی براکە ئێ کاکە دەبە ئەوانش لە پێش کامێرەی هەندێک بنووسێنەوە بگرێن و داوای یارمەتی لەو خەڵکەی بن ئەو زەکاوە ئەو کاتی دەزانی لەو شارێ چ خێرخوازەکەیە وەڵڵای غەرقی دەکەن لە سەپارەی ئەو کاتیش کاکسەدا پارەی مەش دەدرێتەوە ئەمەش ئیسراحەت دەکەین براکەشت ئیسراحەت دەکا و وەڵڵا فکرەکە زۆر جوانە بزانم لە یەک شتی دەترسم لە چ بە یارمەتی خۆتان ئەم تەلەفۆنەکە زۆرم هەیە ئەگەر بڕۆ کاکسەدا بڕۆ فەرموو کاک سەردار لە چ دەترسی لە چ دەترسم وەڵڵای بە قورئان چ بڕوا ناکەم سەلیمی برام بۆی ڕازی بی ئەو قسەی نەکەی ها ئەو کابرایەتی چۆ دەرێ ئەوە شیریکی منە لەو کۆمپانیایەی 115 مایە هەموو ڕۆژێ مێشتی خواردیمە پارەی بینە خەریکە و 115شم لێ دەسی کورە کاکە باس خۆمەش حیانمان پێوە چوو خۆم پێم خۆش نێ لە وەزعی هەر حیان پێوە چێم پێم دەرێن کاکە برات لە کەلاوەی کەتێ لۆ من حیان پێوە نەچووە ورە شەرمێ دەکەم تەماشای خەرچیش بکەم دەڵێم بڕۆ زاوا دەرچێ کەتیە جواب دێ لە بۆی هۆردێکمان لە وەزعی قورتارمان بی دەبی ئەو ڕۆپێکەوە بە کامێرەوە بچینە مالی برایەکەت تاو باشترین فکرەیە زۆر باشە ئەمن ئێستا پەیوەندی پێوە دەکەم دەلویک باش باشە مامۆستا ئێستا تەمەشا و کامیرەی دەکەی دەڵێ داکم بەجێ هێشتینە وەزعمان خراپە نان نییە بیخۆین بابم لەبەرەوەی فەقیرە داکم بەجێ هێشتیە باشە ئێستا چ دەڵێی تەمەشا و کامیرەیەکە باشە تێگەیشتی کچم بابا ئەم شت نەدەکەم ئەو قسانەکەم دواتەوە بەکانی مەکتەبە قەشمەری پێ دەکەم عباس ئێستا ناوی بۆ نوعی زەلیل بکرێت مش کەرامەتم هەیە عەزەت نەفسم هەیە ئەوەی قبول ناکەم کاکە لە بۆ دانەوەی قەردەکان پێویستە هەندێک دام بە خۆت تا بگری کاکە قەرد بۆ نوعی نادرێتەوە ڕاوەستە سەریم ئەمن ئەو ئیشەی دەکەم لۆ بەرژەوەی تو ئەو ئیشەی دەکەم لە بۆی لەو ژیانە سەخت و دژوارە ڕزگار بکەم تخواوە ژیانە تو تێدای ئیشی خۆت کە برام ئیشی خۆت بکە ئیش خۆت بکات ئۆکەی زۆر زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئازیزان ئێستا ئێمە لە ماڵێک داین ئەو ماڵە پێویستیان بە هاوکاری هەیە ماڵێکن کە زیاتر لە چەندین مانگە بێپاران نان نییە لە ماڵەکەیان بیخۆن تەنها باوک و کچێکن ئەو کچە جوانەیە ئەوەی دەیبینن و پێویستیان بە هاوکاریە و دایکی جێیان هێشتووە هیوادارم ئەوەی کە هاوکاری دەکات لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنانەی خوارەوە پەیوەندیمان پێوە بکات و هاوکاری خۆیان بگەێنن کچە جوان تۆش چیت هەیە بۆ کامێراکە بیڵێیت سوپاست دەکەین بەسە دەرەوە کاکە دەرەوە کاکە دەرەوە دەیگەڕێ هەمووتانەوە دەرێ وای لێ هات قبول ناکەم دەکەین کاکە عەزەت نەفسم هەیە ئەوەی قبول ناکەم کاکە عەباس دەرەوە ئەوە دەڕۆی سەلیم دەرەوە بەس وەڵڵاهی بیلابەتی لاهی ئەو شەش نەفتەرە دینار لە چاوت دەردێنم قەت لێت خۆش ناکەم ڕوو دەرێ ئەوە مەڕۆژ کامێرەکەی هەڵگرە کاکە هەڵگرە
مەترسێ باشە ناگەرێت با بچنە ژوور باشە تەواو تەواو جوانەکەم